خەڵکی دەڵێن بۆ 25 ساڵە پاسکیلیان لێ نەخوڕیوە، دەیانەوێت پاسکیلی نوێ بکڕن. ئەوان لە بری گواستنەوە گشتەکان بەکاری دەهێن و بۆیە ئەمە جۆرێکە لە نوێکردنەوەی بەکارهێنانی پاسکیل لە لەندەن. Is that one? Yeah, that's a good one. It's a square one. Yeah, and the other one was in there anyhow. Just put your cup. Yeah, take it. This is the junk pot. بەشێکی زۆری هاوڵاتیان پێیان وایە پاسکیل لێخوڕین باشە لە بەکارهێنانی گواستنەوە گشتیەکان. هەرکە بینیان چەند پارەیان بۆ دەگەڕێتەوە بەردەوام دەبن لەسەری. ئەوە گۆڕانکاریەکی باشە. من پێشتر حەزم لە پاسکیل لێخوڕین بووە، بەڵام هەرگیز نەمکردبوو. من کەسێکم کە گواستنەوە گشتیەکان زۆر بەکاردەهێنم، بەڵام ئێستا بەردەست نین، بۆیە پاسکیل بەکاردەهێنم و زۆر دڵخۆشم بە لێخوڕینی. من لە کەناری وەرف کار دەکەم و خۆشم لە داستۆن دەژیم. بە پاسکی دەچم بۆ کارەکەم، بەڵام لە کاتی قەدەغی هاتوچۆوە هیچ جۆرە گواستنەوەیەکی گشتیم بەکارنێنا و هەموو لەندەنم کردووە بە پاسکیلەکەم. هەر کە زانیان بەکارهێنانی پایسکیل چەند قەرەباڵغی کەم دەکاتەوە، زۆر ئاسوودە دەبن لەگەڵی و من بەراوردی دەکەم بە لێخوڕینی ئۆتۆمبیل. ئێستا زۆرێک لە خەڵکی پاسکیل لێدەخڕن و ئاسوودەن لەگەڵی.